سەپاندنی سزاکان بەسەر ئێراندا و داهاتووە سزاکان چییە بن چۆنە بن ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز وەریا قەرەداغی شرۆڤەکاری سیاسی لە زۆی تەرمێری هۆڵەنداوە لەگەڵماندا بەڕێز ووریا ئەم کاتە تاماش سلااف بۆتە کەکێ وریان کوریا دەستپێکە دەخوازم بزانە بم یانی ئاڵ و زیاد ناوبەینا وڵاتیان ڕۆژاوا و ئیرانێدا bi سزایان بتەوا دەبن یان ji سزایان زێدەتر دچە نرخاندناتە چی؟ بەڵێ کاتی ئێوە باش کاتی بینەرانش باش وا دیارە لە دوای 400 پوشەکەکەی کە ئێران تێگرت بە ئیسرائیل وەزعەکە زۆر گۆڕا ئیسرائیل لەو عەزلەتە و لەو دەرچوو کە فشارێکی زۆری هاتبوو لەسەریا لەلایەن وڵاتی ئەوروپا و لە ڕێکخراوە مرۆڤایەکان کە ئێستا زیاتر مەسەلەکەی ئێران هاتوۆتە پێشەوە لە جاتی ئەوەی کە مەسلەی غەزە و قەزەی فەلەستینە ئێستا مەسەلەکە بۆتە بینی ئێران و بینی ئیسرائیلە ئەلەمەشا ئیسرائیل زۆر سوودی وەرگرت لە 400 پوشەکەی کە لە ئیسرائیلیدا ئێستا تقریبا نەتوانم بڵێم وڵاتە نێودەوڵەتەکان بە تایبەتی ئەمریکا و ئەوروپای غەربی بە شێوەیەکی ڕاستەوخۆ پشتگیریەکەن لە ئیسرائیل دش بە ئێران بە زەرەری ئیسرائیل بوو بەڵام زیاتر بە سوودی بلەوەی کە بەسەر بەڵێ پێتان وایە ئەم سزادانە لەلایەن وڵاتانی نێودەوڵەتی بۆ سەر ئێران بۆ ڕازیکردنی دڵی ئیسرائیلە کە کاردانەوەی سەربازی نەبێت خۆی ڕاستە و تقریبا نەتوانم بڵێشم نەختی ئەمە ئیلاستیکە ئەم بریارە ئەمە ساڵەهایە ئەوە 30-40 ساڵی ئێران هەر سزا ئەدرێت و هەر بۆیکۆت دەکرێت بەڵام ئێران هەر بەردەوامە لە سیاسەتی خۆی لە ناسەقامگیری ناوچەکەدا بەڵام ئەمە سیاسەتێکی تازەیە ئەمەی کە ئێستا هەیە چونکە ئەمە پەیوەندی هەیە بە ئیسرائیل جاران ئینەکە لە بینی ئەمریکا و لە بینی ئێران بوو ئێستا ئێران ئیسرائیل هاتە ناوڕاستە اینجا لێرەیە ڕێگە تقریبا نەتوانم ینی بڵێم چرایەک سەوز دەدەن بە ئیسرائیل کە ئەتوانیت بەرگری لە خۆت و ئێمەش لە پشتین ئەمە چرایەکی سەوزە بۆ ئیسرائیل و ئیسرائیل بەمە سوودی لێرە وەرەگرێت کە کوریانها وڵاتی جیحەف تایبەت ئەمریکن گوتن کو یعنی ئیسرائیل مافی خۆیە کو ئێریشی ئیرانێژی بکە و مافی ئیسرائیلەیە کو مافەکی بەرگریەیە ئیرانی ریشی ئیسرائیلی کردیە و مافی ئیسرائیلە کو ئێریش بکە تو چاوا فکرت کە یعنی گەر ئیسرائیل ئێریشەکی بکە هەلوەستە تایبەتی ئەمریکا بریتانیا چ دەبە؟ بەڵێ خۆی ئێستا دوو هێڕش لە گۆڕایە هێڕشێک ئەوەیە کە ئیسرائیل هێڕش بکاتە سەر ئێرانە هێڕشی کەشەیە ئیسرائیل هێڕش بکاتە سەر ڕەفەح کە ئەو تقریبا آخر منتیقەیە کە بەدەستی آخر لاوچەیە کە بەدەستی حەماسەوەیە اینجا ئەولەویەت حال حاضر ئیسرائیل ئەیبێنە ئەولەوێت ئێرانە چونکە ئەزانێ ئێران لە پشتی حەماسە ئێران لە 7 ئۆکتۆبر ئەو هەموو چەکە و ئەو هەموو شەگەیداوە بە فەلەستینیەکان و ئیران ئەولەوێتە بۆ ئیسرائیل ئەلێرەیە ئەمریکا و ئەوروپا وەکوتم ڕاستەوخۆ ناڵێن بەڵام ئەڵێن ئێمە ئەگەر ئیسرائیل هێڕش بکرێتە سەریا ئێمە مەجبور لەگەڵ ئیسرائیلی ئەبێ لەگەڵ ئیسرائیلیش ڕابوەستین جاای ئێران ئەم هێڕشەی کرد هێڕشی کاکات ئەگەر ئیسرائیل هێڕش دەکات ئایا ئێران خۆشی ڕشک کات اینجا ئەلێرە ماوەتەوە لەو قەناعەتەم ئەگەر ئیسرائیل هێڕش بخاتە سەر ئێرانە هێرشێکی دووەم ئەوروپا دەتوانم بڵێم حلفی ناتۆ شەمووی لە پشتی ئیسرائیل بەڵێ بە ئێران بەڵێ پێتان وایە لە ئۆکۆ باس دەکرێت کە چەند جارێک نەتەنیاهۆ هەوڵی داوەکە لە ڕێی سوپای وڵاتەکەی یاخود بە هەر ڕێگێک بێت وەڵامی ئێران باتەوە بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرپرسە باڵاکانی دنیا قسەیان لەگەڵ کرد و گفتوگیان لەگەڵ کردووە کە هێرش نەکات
ئێستا دەوترێت کە ئۆکەیدانەکەی بە ناتەنیاهۆ ئەگەر هێرش کاتە سەر ئێرانیش دەبێت هەندێک سنووردار بێت کە دۆخی ناوچەکە ئاڵۆستن نەکا. پێتان وایە ناتانیاهۆمە چەند لە بەرچاوەگرێت کە دۆخی ناوچەکە لەوەی ئێستا هەیە ئاڵۆستر نەبێت؟ خۆی نەتانیاهو تەکتیکی تازەی دروست کرد کە ئەمریکا و ئەوروپا بکێشێنێت بۆ ئەم شەڕە. توانی تاکو لە پێش هێرشەکەی ئێران تقریبا دەتوانم بڵێ هەموو ڕێکخراوە نێودەوڵەتەکان خودی ئەمریکا و ئەوروپاش زۆر ڕخنەیان گرت لە ئیسرائیل بەرامبەر ڕفتاری ئیسرائیل بەرامبەر ئەو پەنابەرانە و بەرامبەری فەڵەستینیەکانی غەزە و بەتابەتی ڕەف. بەڵام ئەم هێرشەی ئێران کە کردێ سەر ئیسرائیلە ئەوەی خستە پشتەوە. ئێستا ئەوەی لە پێشەوەی مەسەلەکەی ئێران و ئیسرائیلە. اینجا لێرە ئەمریکا ڕاستە وتێتی یعنی نایانەوێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ شەڕێکی گەورەتر بێتەوە لە بین ئیسرائیل و لە بینی ئێران لەبەر خاطر دۆستەکانی ئەمریکاش لە ناوچەکەدا لەبیرت نەچێ ئەمریکا زۆر هاوپەیمانی هەیە لەگەڵ مسرا لەگەڵ وڵاتانی کەنداوە لەگەڵ کوردنە یعنی لەگەڵ ئەو وڵاتانە هەمووی ئەمریکا دۆستە. اینجا وابیرەکاتەوە کە ئەم شەڕاگە قوول بێتەوە احتمال هەیە تەسیر بکاتە یعنی کاریگەری هەبێت لەسەر سەقامگیری هەموو ڕۆژهەڵات وەختە هەموو ڕۆژهەڵاتەکە ئەبێت بە پارچەیەکی ئاگر نایەوێت بکێتە ئەو ئاگرش و لە هەمان کاتە ئەوێ دەربێکش بدات دەست بۆ شوێنێ بە ئێرانە کاتە ئێرانی شکستێکی دووەم بخوات لە دوای ئەو شکستی یەکەمی کە خوات. جا لێرە ئەمریکا ئەوێ شەڕەکە گەورە بێتەوە لەبەر خاتەوەی سەقامگیری ڕۆژهەڵات زۆر گرنگە بۆی مەسەلەکە زیاتر ئابووری سیاسیشە لە هەمان کاتیشەڵێ ئیتر بەسێتی لەگەڵ ئێران هیوادارین ئێران دەست هەڵبگرێت لە سیاسەتێکە هێوە چاوێکش بە دواو تەماشای ملەتەکەی خۆی بکە کە بزان ملەتەکەی خۆی پێویستی چی بێت گوزەرانێکە ژێت ئەوە ئەو لەوێتە بۆ ئێرانە ئەوەی کە بچێ هەڕەشە بکاتە ئیسرائیل مەسلەی فەڵەستینیش ئالۆز بکات. ئێستا مەسلەی فەڵەستینیش ئالۆز بۆ بکات ئێرانە ئەگەر جاران شانسێک هەبوو تا بنشن لە سەر مێزی گفتوگۆیە لەگەڵ حەماسا کە ئەو 300 نەفەرە بەر ئیسرائیلێنێک کە بە گروگان گرتویانە ئێستا ئەوەش نەما. اینجا ئێران مەسەلەکی زۆر تێکەڵ ئالۆزکایە مەسەلەکە زۆر باشە کە کوریا ینی گەر شەرەک ناوبینە ئیسرائیل و ئیرانی دەڕوو بدە یعنی گۆرا باوەریاتە حرەیما ڕۆژهەڵاتە نابین دبە دووبەرێکی یانژی یعنی وێنەیەکی چاوە ڕەوشێکی چاوە ڕۆژهەڵاتە ناوین دکارە ڕوو بدەین نرخاندناتە چییە؟ بەسەراحەت وڵاتە عەرەبیەکان تقریبا دەتوانم بڵێم 90% لەگەڵ سیاسەتی ئەمریکان و بە شێوەیەکی ڕاستەوخۆنا بەڵام لە پشتی پەردەوە پێیان خۆشە ئیسرائیل لە ئێران بدات کە ئەوان ئێران بە دژمنی بە تایبەتی وڵاتانی کەندا و ئێران بە دژمنی یەکەمی خۆیان دەبینن. ئێرانی بڕۆ توانێتی لە 5 ناوچەی ڕۆژهەڵاتە یعنی زۆر کێشە دروست بکات بۆ وڵاتانی عەرەبی. ئەمە بەدڵیان نییە عەرەبەکان بەدڵیان نییە کە حوسێکان چەکراوە پێیان دژ بە سعودی و بە وڵاتانی کە شەڕە فرۆشت پێیان ناخۆشە کە حزبڵا لە جنوبی لبنان ئێران موشەکە نادێتە پێیان ناخۆشە کە لە حەماس چەکێکی دنیا دراوە بە حەماس ئەو 7 ئۆکتۆبەرە و موشەگانەی پێیان ناخۆشە تەدەخولی ئێران لە کاروباری عێراقا پێیان ناخۆشە کە ئێران لە سووریا بۆ شێوەڕێکە ئێران ئەوەنە خۆشەویستیە لە لای 90% عەرەبەکانە جاڵێ دژمنی دژمنم دۆست بە کە وەختی ئێران بە دژمنی خۆی ببینێ معناوە دژمنی ئێرانە بێت ئێوان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بڕوا بکەم زۆر لە پشتی پەردەوە پێیان خۆشە لە ئێران بدرێ ئەوانش حساباتی استراتیژی خۆیان بکەن هیلاک بوون لەگەڵ دەوری ئێرانە لەو ناوچەیە بەڵام لە هەمان کاتە دووسێ ڕێکخراوی میلیشیای شیعە هەیە لە عێراقا پشگیریەکەن حکومەتی سووریا لەبەر مەسائلێکی استراتیژی ئێرانە لەگەڵ سووریا بەرگریەکەن جنوبی لبنانە شیعەکانە حوسیەکانە ئەگەر ئێران دەست هەڵبگرێت لەم سیاست کە
ڕۆژ هەڵات بڕا بکەم سەقامگیری ناوچەکە بەرەو باشی بڕات بەڵام ئەگەر بەردەوام بێ ڕۆژ بە ڕۆژ سەقامگیری ناوچەکەی خراپتر بێت بۆ ملەتی ئێرانش خراپە ئەمە بۆ ملەتی ئێران ڕۆژ بە ڕۆژ ملەتی ئێران ژیانیان تاڵترە لەو کاتەیە. gelek spas bote birêz Zuriya Qeredağî şirovekarê siyasî ji Soî Termer ya Holland delgelme. Spas.